ئەم هەفتە بازاڕە گەڕۆکە هەیە کە لە هەفتەیەکە 4 ڕۆژ بەردەوامە شوێنەکانمان بۆ دیاری کراوە لە هەر جارە و لە شوێنێکین بەڵام ئەمڕۆوەکو تێز لێرەین ڕۆژانی جومعە لە هەواری شارین ڕۆژانی دووشەممە لە ئازادی ئەلوە کۆنەکەین ڕۆژانی پێشەمەش لە کارێزەوشکین ئەمڕۆ بۆ تێز لێرەین ئەگەر بزانین باشە بە ئیسفادەیە بێ ئەوە ڕۆژانی سێشەمەش لێرە بە سابتیە بین ڕۆژانە عادەتەکە ئەگۆڕێ بەڵام ئەوەی ئەمڕۆ بەشداری کردووە 14 خانمین بەشداریمان کردووە ئەگەر لە ڕووی مادیشۆ هاوکارمان نەبێت لە ڕووی ناساندنی بەروبوومەکانمانەوە ئیسفادەی هەیە لەبەری کە خەڵک هێت سێری شتەکانەکە ئاشنا ئەبێ بە شتەکان کۆمەڵە ئیشمان هەیە کە تا ئێستا لە کۆمەڵگەی کوردەواریە ئاشنایەتیان نییە لەگەڵیا کە هێنە سەر مێزەکە ئەیبینن ئەڵێن ئەمە چییە بۆچی بەکاریە چۆنە بۆ ئەمە بە شێوێ بەکارهێنرێ ئێمە بەرچاوڕوونیان پێینۆڵین ئەمە بۆ سەبەب بۆ شتە دروست کراوە بە شتەکان ئاشنا ئەبن خۆی لە خۆی ئەمە هەنگاوێکی باشە بۆ ناساندنی خانمانی دەستڕەنگینی وڵاتەکەمان ئەمە ئیشێکی زۆر باشە ئەگەر تۆ فرۆشیشت نەبێ ئەتوانی بە خەڵک بڵێ کە لە ناو خۆمانە ئەتوانین کارێک بکەین چاوەڕێی لایەنێک نەکەین بۆی هاوکاریمان کا و دەستی یارمەتیمان بۆ درێژ بکە خۆ ئێمەش ئەتوانین خۆمان بە جوهدی خۆمان و بە هەوڵ و ماندووبوونی خۆمان کار بکەین.